سڵاوی زۆر گەرمتان لەبێ ئێوارەی هەموو لایەک باش تەندروست باشی بۆ هەموو لایەکە خوازم بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم. تەوەری یەکەمی ئێوارەکە ئەم ئێوارەیە تایبەت کراوە با قسەکردن لەسەر یەکێک لەو سێکتەرانەی کە هەمومان پێویستمان پێێتیش سێکتەری هاتوچۆیە. لەم ڕۆژانەدا قسەیەک لەناو خەڵکا بڵاو بۆتەوە کە گوایە زۆرێک لە غەڕامەکان یاخود سزاکانی هاتوچۆ زیاد کراوە، بۆ نمونە سزایی خۆنەبەستنەوە بۆ یەکێک لە شۆفێرەکان یاخود ئەوانی تریشی تەنیشتی ئەوە ناو ئۆتۆمبیل و سەرنشینەکان بریتیە لە 30,000. بزانین ئەم غەرامەیە هەموو شارەکانی تری کوردستان ئەگرێتەوە یاخود ناوە ئەو پارەیە چی لێ ئەکرێت؟ ئەکرێتەوە خزمەت بۆ سێکتەرەکانی تری هاتوچۆ و ژینگە یاخود نا؟ و ئایا لەم کاتەدا لەم دۆخە ئابووریە خراپەی کۆمەڵایەتی ئێمەدا گونجاوە ئەم بڕە زیاد بکرێ یاخود ئەکرا بخرایەتە کاتێکی ترەوە؟ و قسەکردن لەسەر تەواوی و غەرامانەی تر کە زۆر گوردنوێ ئاگاداریان نین بە میوانداری ڕائیدی هاتوچۆ کاروان محەممەد سەدیق کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆن لە شاری سلێمانی. کا کاروان بەخێر بیت. سڵاوی خۆت بگێنە. زۆر سپاس بۆ ڕێستان بەخێراتنی ویانە بەڕێزاناکەین. زۆر سپاسی کەناڵی نارتیەکەین. سپاس بۆ دەرفەتە. میدەواری بتوانین لە کاتی کە لە بەدەستمانەیە تەواوی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ پێیتوانە بۆ هەڵەتان شۆفێران ڕوونکەینەوە. زانین هۆکاری غەرامەکان هەبوون، بەڵام لە قۆناغێکی تری کارەکانی ئێوە بریتیە لە زیادکردنی غەرامەکان یاخود سزاکانی هاتوچۆ. هۆکاری ئەم زیادکردنە بۆچی؟ بەڵێ سەرەتای مانگی سێ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران بەڕێز و وەزارەتی ناوخۆ نووسراوێک ئاراستەی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ کرا و لە ناویشیا بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کە گۆڕانکاری لە ڕسومات و غەراماتی هاتوچۆیان کرابوو لە تەواوی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە بەرواری سێ ئەو یاسایی خستە وای جێبەجێکردنەوە واتە لە بەرواری سێەوە ئێمە کار بەو غەرامات و ڕسوماتە تازایەکەین کە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ کە ببوورە لە ئەنجومەنی وەزیران و ئاراستەی بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ کرا و ئەتوانم بڵێم بە ڕێژەیەکی بەرچاو ڕسومات و غەراماتی هاتوچۆ زیادی کردووە. ڕسوماتەکانی هاتوچۆ خۆی بینێتەوە لە تۆماری یەکەم جاری ئۆتۆمبیل بە هەموو جۆرەکانی و تایبەت گشتی بارهەڵگر کشت و کاڵی بیناس و گواستنەوەی خاوەندارێتی و نوێکردنەوەی مۆڵەت نوێکردنەوەی ئەتوانی بڕەکانمان بۆ دیاریکەی بۆ نمونە گواستنەوەی خاوەندارەتی لە یەکێکەوە بۆ یەکێکی تر بڕەکەی بۆ بەچەندە؟ تقریباً نزیکەی 6 بۆ 7 بڕگەیە کە دەستکاری کراوە و غەرامەکان دەستکاری کراوە. گواستنەوەی خاوەندارەتی لە ئۆتۆمبیلی تایبەت پێشتر بڕی 52,500 بووە، ئێستا بۆتە 105,000 دینار. توانین بڵین بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. وەکو باسمان کرد نوێکردنەوەی مۆڵەت دووە نوێکردنەوەی ساڵانە بەسەرچوونی مۆڵەت بەسەرچوونی ساڵانە و باقی ڕسوماتەکانی و سزاداریەکان غەرامەتەکانی هاتوچۆ کە ئێمە پێشتر کارمان بە پڕگەی 26 27 28 29 30 پاشکۆی ئەلفی یاسای ژمارە 6 ساڵی 2004 کرد کە سزاکە لە 30,000 دینارۆ دەستی پێکرد تاوەکو 5,000 دینار، ئەویش بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بۆتە 50,000 و 40,000 دینار تاوەکو 10,000 دینار کە ئەویش خۆی لە چەند بڕگەیەک. ئەتوانیت وردەکاری تەواوی ئەو سەرپێچیانەمان بۆ بخەیتەوە بۆ نمونە کامێرا و خۆنەبەستنەوە بەکارهێنانی مادە کحولیەکان و تا دوایی کامێرەکانی هاتوچۆ پێشتر کە کاری پێکرا لە ناو شار و لە ڕێگابانەکانی دەرەوە بە 5 کیلۆمەتر بوو، 15 کیلۆمەتر زیاتر ئەو شۆفێرە بە خێرایی ڕۆژتایە بە بڕەپارێک دەستشانەکرا کە لە 6,000 دینارۆ دەستی پێکرد تاوەکو 200,000 دینارواتە تا خێرایەکی زیاتر بووە سزاکەی زیاتر بوو. بەڵام بەم سیستەمە تازەیە دەستنیشانی کردووە لە ناو شار 6 کیلۆمەتر لە ڕێگاوانەکانی دەرەوە 100 کیلۆمەتر لە کاتژمێرەکە کە لە 7,000 دینار دەست پێکە تاوەکو 230,000 دینارواتە پێشتر 6,000 تا 200 ئێستا بۆتە 7,000 دینار تا 230,000 دینار سزاکەی زیادی کردووە. لێدان لە کامێرا لە ناو شارەشەنەیە لە ناو شاردا سنتەی شار دەستنیشانی کردو بە 6 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا کە وەکو باسم کرد لە 7,000 دینار دەست پێکا و تا خێراکە زیاتریش بێت زیاترە بێ غەرامەکە و تاوەکو 230,000 دینار دەڕات. باش. هۆکاری زیادکردنی ئەم سەرپێچیە لەم کاتەدا لەم قەیرانە ئابووریە خراپەدا کە هەموو ماڵێکی گرتوێتەوە بۆچی؟
ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیرانەوە کوردستانی بەرنامەکەدا ئاماژەم پێدا ئێمە دەستگایەکی سروشتی کاری ئێمە لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە ناویشا بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی و یاخود بڵێم تەواوی هێزەکانی ئاسایشی ناوخۆ سروشتی کارمان جێبەجێکردنی فەرمانەکانی سەر و خۆمانە واتە فەرمانەکان کە لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ دەرەچێت ئێمە تەنها لایەنی جێبەجێکارین و بۆ ئەم گۆڕانکاریە لە ڕسومات و غەرامات توانم بڵێم بە هیچ شێوەڕاو بۆ چوونی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ناویشا بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی وەرنەگیراوە و هیچ بەڕێوەبەری گشتیش وەرناگیرێت هیچ ئەوەی بەپێی وەزانیارەی من هەمە لە ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارە دەرچوو لە نزیکترین کاتە پەخش کرا بەسەر بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ناویشا بەڕێوەبەراتی هاتوچۆ وەکو باسی لەگەڵ ئەواندا چ بەڕێوەبەری گشتی بێ یان بەڕێوەبەری یەکەکان بێ و کۆبوونەوە لەگەڵیاندا تا لە هۆکاری زیادکردنی ئەم جۆرە لە غەرامەکانە بزانن بە تایبەت لەم دۆخەدا ئەوەی من ئاگادارم و پرسیارمان کرد دوای بڵاوکردنەوەی ئەو ڕێنمای یاخود نردنی ئەو ڕێنمایە بۆمان بە باوەڕی ماگەڕێتەوە بۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەو سیاسەتی تازە گرێتێ بەر کەمکردنەوەی خەرجی زیادکردنی داهات بە باوەڕی من یەکێکە لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیادکردنی داهات. باش ئەگەڕێم وڵات قسەی زیاترەکەین راپۆرتێک ئامادەیە پێکەوەی بینین و گەڕینە وڵاتان. سڵاوتان لێبێت ئەو قەرەباڵغی کە لە پشتمەوە دەبینرێت بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانیە کە هاوڵاتیان هاتوون بۆ بەڕێکردنی کارەکانیان و پارەدانی ئەو سەرپێچیانی کە بۆیان هاتۆتەوانەیە کە ماوەیەک بەر لە ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارێک دەرچوو کە هەر سزایەک ببێتە دووهێندا بابزانین هاوڵاتیان خۆیان لەو بارەیەوە چی دەڵێن لەگەڵماندا بێنەوە باشینە لایەن زین ڕەخنە و پێشنیاریان چییە؟ وڵی ئەگەر ئیسفادەی هەبێ بۆ بەرژەوەندی گشتی بەکار بێت لە خزمەتی خەڵکا بێ زۆر ئاساییە گەر لە خزمەتی خەڵکی شابەکار نێت دۆکۆم گەندەڵی کە ئەبینرێت و ئەبیسترێت ڕۆژانە ئەمە هەر تعداکردنەوەک و تعداکرێت بڕایەوە تاکو چەند خزمەتکردنە بەی شەوەیە خزمەت ناکەەوە وەزعکەی خۆتانەی بینی دەوتێت بۆ ژینگە خرج دەکرێتەوە ئەو داهاتە تاکو چەند لەگەڵ ئەو بڕیارە جارە با بچن پێویستیەکانی ژینگە لە زبڵدانی ماڵەکان کۆتایی پێبێنن نەک جارە دانیشن پێویستی سیارەکانمان بۆ چاپکەن خۆڵی بەردەرگای ماڵەکانمان ئەبرێ کرێ بە ژێر گڵەوە و ئەوە هەتا ڕۆژانە و ساڵانە زەرری هەیە بۆ لەشی ئینسان و بۆ ژینگەی ئینسان. سزاکان بۆ بە دووهێندە وەڵاقەت لەگەڵیانی هەمووی دووقات سیارەم تاعیل کردو دێنەگە جاران ملیۆنێک و پێسان وەرەگە بەس تاعیلی کاتی 3 ملیۆنێک و 732,500 لێ وەرەگرن 50,000 ڕقەمە لێ وەرەگرن 480,000 لێ وەرگن نازانم 480,000 بۆ چییە؟ ئەڵە بۆ ژینگە ئەڵە بۆ سەرجادە ئەی باش ئەی زەریبە بۆ پارە وەرەگری بڕواکەی بۆ ژینگە خەرج بکرێت پێغەمبەر سەرفی ناکە ناوەڵا ئەسڵ و فەسڵینی هیچیش ڕاز نییە شتە بەس ماقۆڵ نییە زۆر وەرەگرن ئەو شتەکە زۆر ینی خەڵک بێتاقەتە لەوە کە سیارەش بکڕێەوە بڕایەوە بڕیارێکی گونجاوە نەخێر بۆ ئەبێ لەگەڵ خەڵکا بێت چونکە ئەو بڕیارە کرێتە سەر خەڵکە خەڵک پاری بێنە بێ چۆنە بێت لەگەڵ خەڵکا بێ باشە تۆ تاکو چەند لەو بڕایەدای کە دەوترێت بۆ داهاتی ژینگە خەرج دەکرێت هیچ
بۆچی لەگەڵ ئەم بڕیارەیانیت لەبەرەوەی لە ئەم بڕیارەیانی خۆقای ناگە شتێکی پیاوانەیە شتێکی ڕاستە هاتوچۆگەرا چۆنە بێ ڕێگاوبان قانون نەبێ ڕێگاوبان ناڕوە بەس قانون خۆبێ لەگەڵ فەقیدا بێ ئەنجاماگە قانون زۆڵمەم لێکاو ئەگە قانون نییە کە نییە تۆ باسی زوڵمە کرد بۆچی بە زوڵمی ئەزانی ئەگەر کە بۆ بە دوو هێندە ئەخە بوو بە دوو هێندە کە من گیرفانم دیانە بێت چی بم ئەوەی کاشمە ئەڕوە دەوتێت بۆ داهاتی ژینگە خەرجەکرێتەوە تاکو چەند لەگەڵ ئەوەی لەگەڵ داهاتی ژینگە لەگەڵیان بۆ داهاتی ژینگە بەزوان نییە ئەزانیکەوە هەنی هەرەمی بۆ گیرفانە کاگەجان دووبارە سڵاوتان لەبێت مۆلای کاکاروان کاکاروان تێبینی خۆت لەسەر تەواوی راپۆرتەکە بدە. بەڵێ بەشێکی زۆری هاوڵاتیان قەناتیان وایە کە ئەو بڕیارە لەلام ڕێبراتیا چۆ دەرچووە بۆ ڕوونکردنەوە بۆ بەڕێستان و بۆ هاوڵاتیان و بۆ بینەرانی بەڕێزیە بەرنامەیە ئەوەیە کە پێشتر باسم کرد ئەو فەرمانە ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی سەجم بە ڕێبراتەکانی هاچوو کراوە بە ڕێبراتی هاچووی سلێمانی ژێکێکردنەوە بە ڕێبراتیانە جای کەش باسیەکەمەوە کە سروشتی کاری ئێمە لە ناو هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەستگایکی جێبەجێکاری و یەکیشی تر لە ئەو پرسیارانە کە بازەوە کرا کە داهاتە ببروتەنها بۆ ئێواری ژینگە سەرفەکرێ وەکو سەرەتای بەرنامەکە باسم کرد ئەتوانم بڵم تەواوی ڕسومات و غەراماتی هاچوو زیادی کردووە کەوەکو باسم کرد لە تۆماری ئۆتۆمبیل تاوەکو کۆتایی وە سزادارەکانیش زیای کردووە و سزای زیادکردنی ژینگە یاخود بەکارهێنانی و یاخود پیسکردنی ژینگە ئیشێکە لەو ڕسوماتانی کە لە کاتی تۆمار و گواستنەوەی خاوەندایەتی لە شۆفێران وەرەگیری. باشە ئەنجومەنی وەزیران بڕیار ئەدات لە سەڵکردنی نوعەتی ئەو بڕەپارەی کە لە خەڵک وەرەگیرێ یان نەخێر ئێوە سەرپشکن لە سەرفکردنی ئەو پارەیەدا بۆ هەر سێکتەرێکی تری کۆمەلگا بێ. ئەو داهاتی بەڕێوەبراتی هاچوو هەیەی داهاتی بەڕێوەبراتی هاچوو خۆی لە دوو سەرچاوی سەرچیا بینیتەوە ڕسومات وەکو باسمان کرد و غەرامات. داهاتی هاتوچۆ لە مانگی 2014ەوە تەواوی داهاتی هاتوچۆ لە ڕسومات و غەرامات لە چارەسەرکردنی قەیرانی کێشەی موچەی فەرمانبەرانە سەرفەکرێتەوە. چۆن ئەمە دڵنیایی ئەدەن بە خەڵک چکە خەڵک بە پێی و راپۆرتی کە بینیمان زۆر هیچ کەسێکیان دڵنیا نەبوون لەوەی کەم پارەیە لە چیدا سەرفەکرێ چۆن هەوڵەدەن ئەم متمانەی جارێکی تر بدەنەوە بە خەڵک بە دڵنیاییەوە کە ئەو داهاتی هاتوچۆ لە چارەسەرکردنی موچەی فەرمانبەران چارەسەرەکرێت بەڵام پرسیارەکە ئەمەیە ئێستا ڕسوماتی لە خەڵک وەرەگیرێت لە حەقی بەکارهێنانی جادە بە هەموو جۆرەکانی ئۆتۆمبیلەوە یاخود پیسکردنی ژینگە ئایا ئەوە چەندێکی لە هەموو ئۆتۆمبیل لە هەموو سوارەیەک وەرەگیرێ بە پێی قەبارە و زۆری سوارڕەوەکان با بڵێن ئۆتۆمبیلی تایبەت بڕی 10,000 دینار ئۆتۆمبیلی بۆ کرێ 15,000 دینار بۆ باراڵگر 20,000 دینار ئەتر ئەوە بۆ شێوەیە بۆ مۆتۆرسکیل ئەدرێبێکی ئەم بڕەکەمە بۆ نە 10,000 ئاخر مەسەلەنەوەی کە لە بواری ژینگە و ڕێگابانە ئەگەر سندوقێکی تایبەتی بکرێتەوە لە ناو بەڕێوەبرەتەکانی هاتووە ئەم پارێ جیاکرێتەوە 2000 ساڵانە لە ڕێگەی بۆ چارەسەرکردنی گرفت و کەموکوڕی ڕێگابانەکان دانانی تابلۆ و هێماکانی هاتووە هێڵکاری لەسەر شەقامەکان ئەمە جارێ ڕوون نییە لامان بۆ ژینگە بە هەمان شێوە چەندێک لەو داهاتە بکرێتە سندوقێکی تایبەتیەوە بۆ سەوزکردن و پاکردنەوەی شارەکە بەکاربهێنرێ ئەویش تاسە لامان ڕوونیە کە ئەو داهاتە کە دەستنیشان کراوە و باسم کرد بۆمان دەستنیشان کراوە کە ئەم بڕەپارەی وەربگیرێ و سندوقێکی تایبەتیشی بۆ جیا نەکراتەوە تەواوی ئەو داهاتەی بەڕێوەبراتی هاتووی پارێزگای سلێمانی کە ڕۆژانە دەستمانەکەوێ تەواوی ئەچێتە ناو بانقەکان و باسم کرد. تۆ خۆت ئێستا وتت هیچ سنووقێک بۆ ئەو بڕەپارەی لە بەشی ژینگە جیا نەکراوەتەوە پێم وایە خۆشت تێبینیت هەیە لەسەر جۆری ئەو غەرامەیە
بەڵێ بە دڵنیاییەوە مادەم ئێمە نامان لێناوە حەقی بەکارهێنانی شەقام یاخ و حەقی پیسکردنی ژینگە ئەبێ لە بواری خۆیان سەرفکرێتەوە ئەبێت لە ڕێگابان و هێما و تابلۆکانی هاتووی هەلکاری شەقامەکان و تاوی قزمە گوزاری ڕێگابانەکان و بامان شێوە بۆ ژینگەش بێت لە پێناوی پاکردنەوەی ژینگە و سۆزکردنی ژینگە سەرفکرێت بەڵام تا ئەم کاتی قسە بە بەڕێستانەکەم ئەو داهاتە تەواوی ئەڕواتە بانک و وەکو ڕۆژاری پێشوو مانکانی پێشوو سەرفەکرێواتە سندوقێکی تایبەتی جا نەکراوەتەوە بۆی بکرێتە سندوقێکەوە لەو بارەیان سەرفکرێت. باشە تۆ پێت وایە کە ئەنجومەنی وەزیرانە بێت کۆی گشتی بەڕێوەبەرایەتیەکان جا باکووریا باش و ڕەشەڵات و ڕۆژئاوا بێ پرسوڕە هەبێت لە نێوانیاندا لەسەر جۆری غەڕامەکان و دیاریکردنیان و پەیوەندی کۆنتاکتی ئێوە لەگەڵ ئەنجومەنی وەزیراندا تازە بڕیارەکە دەرچوو وەکو باسیشم کرد وازیات نزیکەی مانگە چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەبووە ئەنجومەنی وەزیرانی بەڕێز پێشتر کۆبوونەوەیکی ڕێک خستایەوە کەسە شارەزاکان لە بواری هاتوچۆ و ئەفسەرە باڵاکان لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئامادە بوونایە و سەرنج و پێشنیارەکانیان وەربگیرایە بەوەی کە بە چ شێوازی دەستکاری ئەو خەرامات و ڕسوماتانە بکرێت و ئەو هۆکارانە چین مەسەلەن ئەبوایە ئێمە ساڵانە لە کۆتایی ساڵ و یاخود لە 6 مانگی یەکەمی ساڵە ئاماری برینداری ڕووداوەکانی هاتوچۆ ئەو ڕێژە زۆرە ڕاگەێنین چی بکرێت بۆەوەی کە دەستکاریکردنی ئەم غەرامات و ڕسوماتانە هۆکارێکی باش بێ بۆ کەمکردنەوەی ئەو ئامارە زۆرەی جانە دەزان و برینداری ڕووداوەکانی هاتوچۆ کە ساڵانە لە تەواوی هەرێمی کوردستاندا ڕووەدا. ئەنجومەنی وەزیران وەکو باسم کرد و تەنها بە نووسراوێک بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ ئاگادار کردوێتەوە و هیچ ڕاو سەرنج و بۆچوونی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ لە ناویشا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی وەرنەگیراوە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی جیالە سلێمانی لە هەموو شارەکانی تری کوردستانیش بە هەمان شێوەم غەرامایە زیادکراوە یان ئەم زیادکردنی غەرامات و ڕسوماتی هاتوچۆ لە تەواوی هەرێمی کوردستانە بە یەک شێوەیە و ئێستا لە هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگاکە هەرێمی کوردستان بەم شێوەیە جێبەجێکرێت کە باسمان کرد. تا چەند دەتوانن هاوکاری و کەسانە بکەن کە بێ موچەن یا موچەکانیان بۆ بنیوە یاخود کە سوکاری شەهیدان و کەسانن کە بێخێزانن. لەو نووسراوی کە بۆمان هاتووە هەر دەستکاری غەرامات و ڕسوماتەکانمان بواتۆ کە ئێستا لە بەردەستمانایە بە هیچ شێوەیەک باسی و کەسانە نەکراوە کە وەکو بەڕێزت ئاماژت پێدا بێ موچە بێ یاخود دارایی خراپ بێ یاخود هەر حاڵەتێکی تری هەبێ باز لەوە کراوە لە تۆماری ئۆتۆمبیل و گواستنەوەی خاوەندارەتی و نوێکردنەوەی مۆڵەت و نوێکردنەوەی ساڵانە و بەسەرچوونی مۆڵەت و بەسەرچوونی ساڵانە و سزادارەیەکان بە جۆری سزاکەی دەستنیشان کردو و بڕەکەی دەستنیشان کردووە هیچ خاڵێک لەو خاڵانی باز نەکردو کە بەڕێز ئاماژەت پێدا. باشە هۆکاری زیادکردنی ڕسومات و تابلۆی ئۆتۆمبیلەکان و زیاد بڵێن نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری ئەمانە بۆچی چوونە تەنیشتی زیادکردنی ئەو سەرپێچیانەوە؟ بۆچی چوون نەکرێەوە پرسیارە لەو بەڕێزانە بکرێت کە لە ئەنجومەنی وەزیران گۆڕانکاریان لەم ڕسومات و غەراماتانە کردووە پێم وایە وەڵامی پێویست و دروست لەو بەڕێزانەوە لەگیرێت بەڵام وەکو باسمان کرد بەسەرچوونی مۆڵەت و بەسەرچوونی ساڵانەی ئۆتۆمبیلیش سزاکەی زیادی کردووە پێشتر بەسەرچوونی مۆڵەت و ساڵانە بە پێی بەڵگەی 29 پاشخۆی ئەرفی یاسای ژمارە 6 ساڵ 2004 بڕی 10,000 دینار سزای دارایی و کەسانە و کە مۆڵەت و ساڵانەکەیان بەسەر بچووایە ئێستا بەپێی ئەم یاسا تازەی بۆتە 15,000 دینار و نوێکردنەوەی مۆڵەت و نوێکردنەوەی ساڵانە یاخود دەرهێنانی مۆڵەت و ساڵانە کە پێشتر بڕی 10,000 دینار بوو ئێستا بۆتە 40,000 دینار واتە بە ڕێژێکی بەچاو زیادی کردووە و بەسەرچوونەکەشی وەکو باسم کرد لە 10,000 دینار بۆتە 15,000 دینار. باشە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە سەرچاوی قەرارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوەیە. بەڵێ پێشتر هیچ جۆرە کۆنتاکتێک نەبووە لە نێوان ئێوە داواتە ئێوە تەنها جێبەجێ ئەەکەن؟ باسم کە سروشتی کاری ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ یاخود ڕاستتر بڵێن تەواوی هێزەکانی ئاسایشی ناوخۆ سروشتی کاری ئێمە جێبەجێکردنە واتە فەرمانەکان کە لەسەرەوە دەرەچی ئێمە تەنها ئێلانی جێبەجێکاری بڕیارەکانی سەرخۆمەوە. باشە بڕیارە درێکە ئەو پارەی کە لە خەڵک وەرەگیرێ بخرێتە خزمەتی دانانی ئەو کامێرانە یاخود ئەو کامێرانی کە لە کار کەوتون و بەڵام دانراون لەسەر شەقامەکانە و کار ناکەن؟ خۆی پێشتر پێشم قێراندارەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بێ داهاتی هاتوچۆ بڕیارەکە وا بوو کە بە بڕیارێکی سەرۆکاتی هەرێمی ئەنجومەنی وەزیرانە 105 بۆ نەخۆشانی شێرپەنجە سەرفکرێت و ئەو داهاتی تری کە ئامێنێتەوە
نیوەی بۆ وەزارەتی دارایی و نیوەی بۆ وەزارەتی ناوخۆ. وەزارەتی دارایی ئەوە خۆی ئازاد بووە لە چیدا سەرفی کردووە و چۆن ئەو داهاتی سوود لێبینیوە. ئەوەی کە بۆ وەزارەتی ناوخۆ بووێ وا بڕیار بوو پێشتر وا بڕیار پێشەوەی قێرانە دروست بێ لە سەدا ئەو پەنجای با بڵین کە بۆ وەزارەتی ناوخۆ سەرفکرا ئەوە لە بواری پەرپێدانی هاتووە سەرفکرا. بواری پەرپێدانی هاتوو هەموو ئەو تەواوی ئەو کەرەستۆ پێداویستیانی بەڕێوەبەراتی هاتووەتە لە هێڵکاری دانانی تابلۆ جلوبەرجی ئەفسەر و کارمەندەکان ئۆتۆمبیلی بەڕێوەبەراتیەکانی هاتووە تەواوی بواری هاتووە سەرفکرێ بەڵام وەکو باسم کرد لە مانگی 2014ەوە بە بڕیارێک ئەو داهاتی بەڕێوەبەراتی هاتووچۆ کە بڕیارە لە بواری پەرپێدانی هاتووە سەرفکرێت ئەچێتەوە بۆ وەزارەتی دارایی و حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی کێشەی لەو باوەڕەدان کە باسی جۆری سەرفکردنەکەت کرد باسی جۆری وەرگرتنی پارەکەت کرد و جارێکی تریش لە چیا خەرجەکرێتەوە لەو باوەڕەدای ئەو وتەی کە وتراوە پارەکە لە چیا سەرفەکرێتەوە لەوەش سەرف بکرێتەوە باوەڕی من بە باوەڕی من گرنگیشی ئەو توێ نییە لە ئێستادا وەک من واسم کرد ئەوە بۆ زیاتر لە 2 ساڵە ئەو داهاتی بەڕێوەبەراتی هاتچۆ بۆ موچەی فەرمانبەران چارەسەرەکرێ وە لەوە پێشتریش ئەگەر وەکو باسم کرد بەوە پێشتریش کە باسمان کرد کە بڕیارە نیوەی لە بواری پەرپێدانی هاتووە سەرفکرێتەوە من پێتەڵم نەخرد بە تەواوەتی لە بواری پەرپێدانی هاتووە سەرف نەکراوە. باش بەڵام لەم کاتەدا ئەبێ خەڵک باجی بێگیرفانی حکوومەت بە پێ دوایەوە ڕاست بێ ئەو پرسیارە بێ ئاراسی و بەڕێزانە بکرێت کە لە ئەنجومەنی وەزیران گۆڕانکاریان لەم ڕسومات و غەرامەتانی هاتوویە کرد وایە ڕەچاوی باری و زروفی دارایی خەڵکیان کردە فەرمانبەرانیان کردە هاوڵاتیانیان کردە بازاریان کردە ئەو کاتە ئەو گۆڕانکاری ڕسومات و غەرامات بکرایە باشتر وایە پرسیارێک و باسم کردە ئاراستی باشە پێ دوایە ئەگەر هەیە نرخانە زیاتر بکرێن لە کاتی ئێستایان نەخێر هەلەوە زیاتر چی داوەتی بەڕێستان کاکارمان داوتەی ئێمە بۆ وڵاتیان شۆفێرانی بەڕێزەوەیە کە بەو شێوازەی کە ڕسوماتەکانەوە شتێکە کە لە تۆماری ئۆتۆمبیل و کڕینی ئۆتۆمبیلەوە یاخود باستنەوەی خاوەندایەتی خۆی بینێتەوە بەڵام سەبار بە زیادکردنی سەرپێچیەکانی هاتووە دامان لە وڵاتیان شۆفێرانی بەڕێزەوەی خۆیان بە دوور بگرن لە سەرپێچیەکانی هاتووچۆ و تەواوی سەرپێچیەکانی هاتووچۆ و بە تایبەتی بۆ کامێرای چاودێری پەیوەست بن بە خێرایی دیاری کراوەوە ئەو خێرایی کە دەستنیشان کراوە لە شەقامەکانی ناو شاروە لە ڕێگابانەکانی دەرەوە تاوەکو تووشی ئەو سزا قورسە نەبن کە یاخود ئەو زیادکردن دەبن کە لە سزاکانی هاتووە زیادی کردووە و بە دوور بن لە ڕووداوەکانی هاتووە. هیوادارین ئەچمە لای میوانەکان بزانم ئەوان تێبین و سەرنجیان چێ لەسەرم بڕیارە تازایی ئەنجومەنی وەزیران و هاوکاتیش کە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی و هەموو ناوچەکانی تری کوردستانیش تەنها جێبەجێیەکەن فەرموون. سڵاو شارەکان زۆر بەخێر بێ دەستخۆشی میواندارێکت لێ دەکەین لە شاری کەرکوهاتوو ماگەکە نزیک بکەیتەوە خێراتنی ڕایت کاروانەکەین سەرەتا و ڕاپۆرتم بینی بەزەیم بۆ خەڵکان هاتەوە یانی تۆ تاوانیان چییە؟ تۆ ژینگە پاکردنەوە بۆ شێوەی نابێت سزادان بێت پاکردنەوەی ژینگە سەرەتا پاکردنەوەی مێشک بکە ئۆتۆماتیکیان ژینگە پاکە بێتەوە تۆ مێشکەکانە مەشغوڵی قەیران مەشغوڵی بێ موچەی مەشغوڵی نیمە موچەی ئێستا سەرجەنام تا هەم باسیەوەیە کە سزادان و بازدان ئێستا مناڵەکان ترسیەوەیان ترسی گەورە بوونیانێ هێتە کە گەورە بێن ئەم هەموو بازەوەم سزادان هەڵێت ئێمە کە گەورە بین چۆن بازیێوانە بدەین ئێستا ئێمە شەرمەزاری ئەو منداڵانەین وەکوتم تێبینەکە سەرەتا نازانم بۆ کێ باسەکەین سەرجەنام بێت بەڕێزتان گۆڕاهێڵی سەرەوتانن بەڵام ئەو منداڵان تاوانیان چێسەکە گەورەکان هیچ گەورەکان وا بڕۆن نابێن یانی تۆ ئێستا لە وڵاتی نەرویج $7,000 ئەدەن مرۆڤێک 5,000 بەزەڕی بادنەوە یانی بەزەڕی بە حکومەت وەرگێتەوە حەقی خۆیان مافی خۆیان $2,000 بۆ مێنێتەوە بەڵام ئێمە کوردستان 100,000 وەرگرین 200,000 باز دەین ئەو 100,000 دیکە لەکوێ یانی وەرگرینەوە سەرتا یانی وەکو داواکارێک نازانم پاکنەوەی ژینگە بە سزادان نابێت بە پارە نابێت پارە وەرگریت و ژینگە پاکێتەوە ئەوە پەیوەندی بە پەروەردەوەیە زیاتر بەڕێکخراوەکان کە کەشە بە مێشکی مرۆڤەکان دەدەن ینی مێشک پاکەوە ژینگە پاکە بێتەوە ئەوە دواوتەمە دەستخۆش پرسیارێکی تایبەتت هەبوو؟ پرسیار ناکرێت دەستخۆش بێ وەڵامە دەستخۆش وەڵامت چییە کاکاروان؟ سەرنجێک و هیچ پرسیارێکی ئەو توی ڕاستی بەڕێوەبەراتی هاتووە نەکردەوە وەڵام باشە ناوبڕێک وەرەگرم و دواتر مۆلای و کەسانی تر کە
پرسیاریان هەیە و بەردەوامە بین لەگەڵتانە. دووبارە سڵاتان لێبێ درێژادین بە گفتوگۆکانمان بزانم کیتر لێرە پرسیاری هەیە بۆ کاک کاروان. باشە کاک کاروان دوو پرسیارمان پێگەیشتووە کە سزای مۆڵەتی بەسەرچوو چەندەیە؟ بەڵێ بە پێی ئەم گۆڕانکارە تازەی کراوە پێشتر وەکو باسم کرد بە پێی وەرگەی 29 بڕی 10,000 دینار سزای و کەسانە بوو کە مۆڵەتەکان بەسەرچوو بەڵام ئێستا بۆتە 15,000 دینار و ڕسومی هەر کاتێک بۆ نمونەگەر ساڵێک بەسەر مۆڵەتەکەی تێپەڕی بێ و تازەی نەکردبێتەوە 15,000ەکەیە؟ بەڵێ هەر ئەو بەروای دەستنیشان نەکردووە بەڵێ ئەگەر ڕۆژێک بێت مانگێک بێ ساڵێ بێ هەر ئەو بڕێیە کە دەستنیشان کراوە بەڵام ئەم کەسانە ئەگەر زۆر بەسەریات تێپەڕێ و لە کاتی مەفرەزەکانی هاتووە یاخود لە کاتی هەر بە دوواداچوونێکی هاتووە لێپرسینەوە لەگەڵیانداگەر دەرکەیە کە مۆڵەتەکانیان بەسەرچووە و کاتە کاری یاسایی لەگەڵاکرێ و ناچارەکرێن کە سەردانی بەڕێوەبەتی هاتوو بکەن بۆیە داواکاریمان لە وڵاتیان شۆفێرانەوەی کە مۆڵەتەکانیان بەسەر بچێ ڕاستەوخۆ سەدای بەڕێوەبەتی هاتوو بکەن و ڕوونکردنەوەی بۆ بەڕێستان ئێمە لە بەرواری دوو ڕۆژ پێش ئێستا ڕوونکردنەوەیکمان بڵاو کردو لە بەڕێوەبەتی هاتوو چوە پێشتر کەسێک کە مۆڵەتی شۆفێرەکەی بەسەرە چوو ماوەی مانگێکی بمایە ئەیتوانین سەردانی بەڕێوەبەتی هاتوو بکە بۆ داواکاری پێشکەشکردن بۆ نوێکردنەوەی مۆڵەتەکەی بەڵام ئێستا بڕارەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەگەر دوو مانگی بمێنێ هاوڵاتیان دەتوانن سەردانی لیژنەی پزیشکی بکەن بۆی کاری نوێکردنەوەی مۆڵەتەکەیان بکەن لە ئەو دوو مانگە بۆیە زیاد کراوە ئەگەر یەک ڕۆژ دوای ئەو بەرواری کە مۆڵەتەکەی بەسەرەچێ یەک ڕۆژیشی بەسەرا بچێ ئەو ڕۆژەش بکرێتە ناو پشووی ڕسمیەوە هەر پشوویەک بێ پشووی هەینی و شەمە بێ یاخود پشوویەک بێ ئەو پشوانێک کە حکومەت ڕاگەێنێ ئەو کەسە تووشی سزای داراییە بێ بۆیە ئەو ماوەی درێژ کراوەتەوە پێشتر مانگێک بوو ئێستا بۆتە دوو مانگ وەکو باسیشم کرد بە سەرچوونی سزاکەی لە 10,000 دینار بۆتە 15,000 دینار جگەلەوەی کە ڕسومەکەی پێشتر 10,000 دینار بوو ئێستا بۆتە 40,000 دینار. سەرچاوی داهاتی بەڕێوەبەتی هاتووی سلێمانی کوێیە؟ سەرچاوی داهاتی بەڕێوەبەتی هاتووی سلێمانی باسمان کرد خۆی لە دوو خاڵی سەرچیای بینیتەوە ڕسومات و غەرامات سزای دارایی کە ئەو دوو سەرچاوی سەرچی داهاتی بەڕێوەبەتی هاتووی پارێزگای سلێمانی و توانم لەم بەڕێوەبەتیەکانی تری هاتووی هەردەگەیشت. باش دەستەکانت خۆش بێ کاک کاروان زۆر سپاس بۆ قوبڵکردنی میوانداریەمە گەورەت کردین تەواوی زانیاریەکانت گەیشت بێمە هەمیشە هاوکاریەکی باشیەمەوەی سپاس بۆ زانیاریەکانت دەستەکانت خۆش بێ تەوەری یەکەم کۆتایی هات پاشکەمێکی تر تەوەری دووەم دەست پێکات. دووبارە سڵاوتان لەوێ هونەرمەندێکی خۆشەویستم ئێوارەیە لە تەوەری دووەمدا میوانمانە کاک نەژاد بەرزنجیە. کاک نەژاد بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. سڵای خۆت بگێنە. سپاس بۆ میوانداریەکەتان سپاس بۆ بەرنامە جوانەکەتان بە هیوام سەرکەوتوو بن بە خێراتنی ئەو میوانە ئازیزانەکەم هەر لێرەوە ڕێز و خۆشەویستی خۆمە نێرم بۆ کوردەکانی باکوور بەڕاستی ئەو دوایی شەڵایی نەسەری کە لە تەنگژەیەکی زۆر گەورەیان چاوی هەمووتان ماچەکەم. دەستەکانت خۆش بێ زۆر بەخێر بێ بە خێراتنی کاکە بڵند و کاکە میرانەکەین زۆر بەخێر بنێوەش سەرچاوان. سەرەتای نەژاد بەرزنجی کەی بوو؟ سەرەتایی من بەڕاستی لەوە چێشتێکی تۆزە تکراریش بێەوە بەڵام من هەر خۆم لە خێزانێکی هونەریا گەورە بووم. تەسیراتی زۆری مامەم شێخ تاالب بەرزنجی و براگەورەکەم ئازاد بەرزنجی کە یەکێکە لە وەرجێڕ و نووسەرە ناسراوەکان تەسیراتی ئەوانم زۆر لەسەر بوو. خانەوادەکەم خانەوادەیەکی هونەری بوون بەڕاستی هەر لە مناڵیەوە ئیتر لە ساڵی با بڵین هەشتاکانە لە 85 وانەیە من کاری نواندنم کردووە تەمەنم کەم بوو تر لەو ساڵانەیە ئاشنای موزیک بووم بەڕاستی کاک هاودەمی عازفلود لێرە سڵاوی لە یەکەم یەکێک بوو لەوانەی کەوە نیە هانیەیان بەڕاستی دواتری ساڵەکانی تر دوا دابڕانێکی زۆرۆمانە ساڵەکانی 2000 مامۆسای ئازیزم کاکزانای مەحمۆژە جارێکی کە نزیک بوونەوە لە مۆسیقای پێناسان و منی هێنایەوە سەرخەت و کاک گۆران و کاک خەلیل و
ڕاستی و هاوڕێیانە زۆر زۆر یارمەتیان ناوە. بەردەوامیت بۆ خوازیین. یەکەم دەرکەوتنی تۆکەی بوو. یەکەم دەرکەوتنم وەکو مناڵی بەڕاستی کە بچوومەتە بەر شاشە و بەر کامێرە ساڵی 85 بوو. ئەو کاتە ستۆدیۆی کەرکووکە بوو لەوێ دوو ئۆپەرێتی مناڵانەمان کرد بەلەمی ئەفسونایی و پێڵاوی سوور کە لە ئیخراجی با بڵین دەرهێنانی هونەرمەندی عزیز ڕزگار کەریم سەعید بوو. ئەو کاتانە بوو بەڕاستی، یعنی ئەو کاتانە چوومە ناو ستۆدیۆ و ناو دنیای هونەرەوە ئالەو ساڵانەیە، بەس دابڕانێکی زۆر هەبوو لە ساڵەکانی 2004 و 2003 ئەوانەیە جارێککە کەوتمەوە ئیشکردن. 2004 یەکەم گۆرانی خۆم تۆمار کرد کە کاری کاگ ڕێبین بۆ ڕێبینی مەلانووری ئاوازەکەی ئەو تێکستەکەی هی هونەرمەند دیاری بوو دیار سابر. کاری کورساتیش بۆ کورسات کلیپەکەی بۆ کردینەوە ساڵە. زۆر باشە. ئەم ێوارەی چەند بەرهەمت بۆ ئامادەکردوین گوێمان لێبێ. وەڵاهی لەگەڵ ئەو دوو هاوڕێ خۆشەویستەمە کاک بڵند قەراخی و کاک میران 4-5 ئیشێکمان ئامادە کردووە بەڕاستی ترەگەر دەرفەت هەبێ بە هیوان بتوانین پێشکەشتانی. کاتە باگوێمان لەبەر هەم یەکەم بێ. باشە بە چاوان. چاوەکان خۆش بێت. ئەگەر ئەکرێت ئێستا ڕوونکردنەوە لەسەری بە یان دواتریش کێشە نابێت. بەسەر چاو بەرهەمی یەکەم بەرهەمێکی لە ڕەچەڵەکا با بڵین لە گۆرانیەکی ئازەریە هونەرمەندی گەورە و مامۆستای گەورەی کوردان مامۆستا حەسەن زیرە گوتوێتی. هاوڕێی خۆشەویستم کاکاوان مەحموود مۆسیقایەکی تازەی بۆ کرد بەڕاستی شعرەکەشی مانگۆڕی با بڵین هەندێک لە شعرەکەی مانگۆڕی چەند هونەرمەندێکی خۆشەویستی تر وتێتەوە بەڵام لێرە با بڵین بۆ تەوزیعەوە لی ناین هەر میلۆدیەکە بە سادەی خۆی. زۆر باشە. باگوێمان لێبێ.
دەستەکانتان خۆش بێ. زۆر هەموومان سپاس لە دەستی هەجو ئابووین. کاک بڵند و کاک میران خۆش بێ دەست بەڕاستی. چاوتان خۆش بێت. بەڕێستان ژەنیاری عودن بۆ گۆرانی بێژ بە تایبەت تا چەند گرنگە لە میوزیکا شارەزا بێت. بەڕاستی وەکو گرنگی ئەگەر موزیک با بڵین شارەزایی موزیشی هەبێ زۆر باشترە زۆر ئاسانترە. مەسەلەن ئەزانێ سکێڵەکان چییە ئەتوانێت ئەو کارانی کە ئیکا لەسەر تۆنەکان با بڵین تهدیدیکا لە تۆنێکەوە گۆرانی بڵێ ئاسانکاریەکەوەی. بەڵام میلەتی کورد کۆمەڵە گۆرانی بێژی زۆر زۆر گەورەی تیا هەڵکەوتووە بەڕاستی موزیکیان نەزانیەوە و یەکێکن لە ئوستورەکانی با بڵین گۆرانی کوردی لەبەرەوەی گۆرانی بێژمان هەبووە لە لادێوە هاتووە بەڵام دەنگێکی ئاسمانی هەبووە لەسەر تۆن زۆر بە جوانی گۆرانی وتووە. بەڵام بۆ وەڵامەکەی جەنابێ ئەگەر مەسەلەن هەر گۆرانی بێژێک بتوانێت ئامێرێک لێبە یاخود شارەزاییەکی لەسەر مۆسیکە بێ ڕەنگە ئاسانکاریی زۆر باش بک بۆ ئەو گروپەی کە لەگەڵیایەتی بۆ کارەکانی خۆی جوانتر بتوانێت. پەیوەندی بە ئاوازدانانەوە چۆنە؟ وەڵاهی یەک دوو ئاوازم دابناوە بەڕاستی بەڵام حەزم نەکردووە بۆ خۆم بڵێ بۆ نمونە گۆرانیەکمان کرد بۆ هەڵەبجە کە کاکاوان مۆسیقاکەی بۆ کرد ئەوە ئاوازی خۆمە لە یادی شنگالە لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی گەورەیە لەوانە کاک عەدنان کەریم کاک دیاری قەراخی کۆمەڵە هونەرمەندی تر بوون بەڕاستی بەشدار بووین کارێکم کرد بۆ شنگال کە ئەویش هەر برادران کاک بڵندیشمان لەگەڵا بوو مامەسا دیاری خۆشیمان لەگەڵا بوو کاکاوانیش ئیشی موزیکی بۆ کردووە محاولاتم هەیە بۆ ئاواز بەڕاستی تەنها بۆ خۆم بووە شتەکان. باشە لەگەڵ چ گروپێکا کارەکەی گروپی موزیک؟ بەڵێ وەکو گروپی موزیک ئێمە گروپێکی خۆمان هەیە بەڕاستی گروپی موزیشی پاییس لەوێ وەکو ژەنیار کارەکەم لەگەڵیانە گۆرانی ژەڵین لە هەندێک کاتە گروپێکی زۆر جوانە گروپێکە پێگاتۆ لە کۆمەڵە هونەرمەندی بەتوانە بەڕاستی کاک بڵند قەرەداخیش یەکێکە لە ئەندامانی ئەو گروپە کاک خەلیل و کاک کاوان و کاک کاروان کۆمەڵێکی تریشن کە ڕەنگە لێرە نەتوانم بڵم نایان بێنم بەشداری کۆمەڵە فیستیڤاڵی زۆر گەورەی جیهانیمان کردووە کۆنسرتی تایبەتمان هەبوو لە شارەکانی با بڵێن لە سلێمانی ڕەنگاوە مانگێک و دە ڕۆژێکی تر میوانی فیستیڤاڵێکی گەورەین لە ئێرانە بەناوی فیستیڤاڵی مۆسیقی نەواحی ئێران ئێمەش وەکو گروپێک میوانداری کراوین کە کۆمەڵێک کەڵە هونەرمەندی زۆر گەورەی تایە لەوانە عەلی ئەکبەری مورادی و مامۆستا شەهرامی نازری بەشدارن لەو فیستیڤاڵە خۆشبەختانە گروپی ئێمەش میوانداری و بە فەرمی داوا کراوە کە لەوێ کۆمەڵێک کار بکەین. باشە
حەزەکەم لە دواییدا زۆر بەوردی باسی و کارانەمان بۆ بکەی و کارە تازێتان وە لەسەر چەند کۆنسرتێکی تریشکە لە پێشتردا کارتان لەسەر کردووە هەم ڕوونکردنەوەی بەڵام گۆرانی دووەممان ئامادەیە با گوێمان لەبێ پێکەوە. بەڵێ گۆرانی دووەم گۆرانێکی کرمانجیە من پەیوەندیکی زۆر باشم لەگەڵ کرمانجەکان هەیە بەڕاستی هەر لێرە شۆ سڵاو بۆ پلەی باکەوە نەخێرەمە هەر بە حەیڵێن ئاوازەکەی هی کوڕێکی باکووریە کوردی باکوورە هونەرمەند هەواڵی براهیم ئەم گۆرانەی وتۆتەوە کە کاری ئەوە با بڵین منیژە سەیڵێمەوە پێشکەشی و ئازیزانە و جەنابتمش بە چێژەوە گوێگری قوربان زۆر خۆش فەرموو. چه دلدار جودا نابن
سنایی جدوریات زمام گزودمایی آق با خمو کلینا من لینه دمایی ماندوو نەبن هەموو لایەک دەستەکانتان خۆش بێت. کاک نەژات خۆت باست کرد کە پەیوەندێکی زۆر باشت هەیە بە بۆ نمونە خۆشەویستیت هەیە بۆ زاراوەی کرمانجی کەواتە دڵنیام لەوەی کە پەیوەندێکی باشیشت هەیە بە هونەرمەندانی ئەو ناوچەیە و ناوچەکانی تریشەوە. کاریگەری ئەوان بۆ تۆ بەڕاستی من کۆمەڵێک هونەرمەندی زۆر گەورەی کرمانج یعنی لە گەورە هونەرمەندەکانیان دۆستایەتیم هەیە زۆر نزیکم لیانەوە لەوانە هونەرمەند دیار دەرسم هونەرمەند فاتێ هونەرمەند کاوە کە ئەوانە با بڵێن هونەرمەندانی کۆما بەرخۆدان کە ئەوانە هەمووی هونەرمەندی زۆر گەورن و کاری زۆر گەورەیان کردووە لە تەمەنی با بڵێن منەوە کارەکەنەوانە پەیوەندیشی زۆر باشمەیە بێگومان تەسیراتیان هەبووە لەسرم من خۆشەویستی من بۆ با بڵین بۆ زاراوەی کرمانجی وای کردووە زۆر بە باشی کرمانجی فێر بم کە قسەی پێ بکەم بەڕاستی کە زاراوەیشی کوردیە شەهیدی هاوڕێم هۆزان سەرحەت یەکێک بوو لەو کەسانی کە زۆر نزیک بووم یعنی نزیک بووین لە یەکەوە هەندێک کاریشمان هەبوو پێکەوە بەڕاستی زۆر متەئسیر بووم بە ئەو کاتی کە شەهید بوو یەکێک بوو لەو کەسانی کە دەنگێکی ئەفسوناوی هەبوو یەکێک بوو لەو کەسانی کە هونەرمەندێک بوو کە لەسەر ئاسی با بڵین هونەرمەندە جیهانیەکان ئەتوانی با بڵین ئەوەنە بەرچاو بوو ئەوەنە دەنگێکی ئەفسونایی هەبوو هیچی کەم نەبوو لەگەڵ هونەرمەندە گەورە جیهانیەکانە بەردەوام کارمان کردووە زۆربەی زۆریان بانگێشمان کردوون بۆ ئێرە کۆنسێرتمان هەبوو لەگەڵیانە بەرنامی تەلەڤیزۆنیمان هەبوو لەگەڵیانە کاری زۆرمان کردو پێکەوە لەگەڵ کرمانجەکانە. باش هونەرمەند فاتێکێکە لە گۆرانی بێژە زۆر باشەکانی و ناوچەیە کاریگەری ئەو بۆ تۆ یا تۆ بۆ ئەو بۆ نمونە چ پارچە گۆرانیەکی ئەوت زۆر لە پەسەندە یان لا خۆشەویستە؟ فاتێ وەکو دەنگ یەکێکە لە دەنگە ئەفسوناویەکان لە ناو هونەرمەندە ژنەکانی کووردا لەبەرەوەی شارەزایەکی زۆر باشی هەیە لە لاوکە شارەزایەکی زۆر باشی هەیە لە بەیت و بالوورە و حەیرانەکانە بەڕاستی کە ئەوە قووەتێکی زۆر زۆریەوێ یعنی دەنگێکی زۆر زۆرەوێ هەناسەیەکی بڵاوێوێ ئەو کچێش کچێکە لەو بوارەیە زۆر زۆر سەرکەوتووە هەڵبەتە لە باکوور دەنگبێژی زۆر زۆر باشمان هەیە بەڵام فاتێ بە یەکێک لەو کەسانە دانرێت کە زۆر شارەزایانە گۆرانی هەڵێت بەڕاستی گۆرانی زۆرە گۆرانی زۆر زۆری هەیە من زۆربەی گۆرانەکانیم حەز لێیە بەڕاستی کاریشمان هەبووە پێکەوە هەر لەگەڵ گروپی پاییزە کاری کردووە فاتێ بانگێشمان کرد لە بۆ کەناڵی ئاسمانی کورسات لە پرۆگرامی سۆس ئەو کاتە پرۆگرامیشی جوانمان بۆ کرد هیوادارین بتوانین بێتە ئەو جێگەوە تەمەنایەکی بناتکە زۆر سەرسامین بە دەنگی گۆرانی سێم با گوێمان لێ بێت لەبەرەوەی گۆرانیەکان زۆرن وەحمە زۆرترین قسە بکەین بەڵام بە گۆرانی سێمیش بڵین دەستکەینەوە بە قسە زۆر باشە گۆرانی سێم گۆرانیەکی تازەی خۆمە ناوی حەسرەتە لە هۆنراوەی خات و سیمین چای چییە بە پلەیباک پێشکەشتانیەکەم کاری موزیشی کاک هێمن حسینە و ئاوازەکەشی کاک خەلیل عەبدوڵڵایە زۆر باشە دەست چاوەڕێ برادران ئامادەن بێگومان ئامادە نێستا
ڕۆژی سەد جار ئەتخێنمەوە بەڵام لەمانە تێناگەم ئەتبینمەوە ڕۆژی سەد جار بۆ چرکەیە ونت ناکەم ڕۆژی سەد جار ئەتخێنمەوە بەڵام لەمانە تێناگەم هم تو تنیا هم من ترا لبروی خمان غریب جارن اسمان بوایکیم جینما بوانسی ڕۆژی سەد جارم پشکنی هەرچی هەیە بوو لە من مەکە وشەکانێ ڕۆژی سەد جار تا خوڵایی ژینم سەزار هەنەمەدەی ئەتالوتکە بمباڕێ شەو بێیت و ڕۆژی سەزار برەسیڕێ بپرسم لێ ڕۆژی سەزار دەسەکانت خۆش ماندوو نەبی کاک نەژات. زۆر سوپاس بۆ جەنابتان. کەمێک باز لە بەشداریەکانی خۆتمان بۆ بکە لە کۆنسرتەکانە لە فیستیڤاڵەکانە لە ناو دەرەوەی کوردستان. بەشداریەکان وەڵاهی زۆرن بەڕاستی. کۆمەڵێ کۆنسرتی زۆر گەورەمان کردووە لە سلێمانی کە زۆربەی کۆنسرتەکان من وەکو ژەنیار بەشدار بووم. هەندێکی زۆریان هەندێکیان گۆرانیمان وتووە. هەمووکو گروپی خۆمان هەمووکو گروپی جیاواز
وەکو گروپی بەڕێوەبەرەتی کە لە پووری کوردیش کە من کارمەندی ئەو بەڕێوەبەرێتم لەوێش چەندین کۆنسرتمان کردووە لە بۆنەکانی نەورۆزە لە مناسبەکانی با بڵین خۆشیەکانە لە ناخۆشیەکانە بەشداریمان هەبووە بەڕاستی بەشداری زۆر وەکو دەریشەوە لە وڵاتی سوید کۆنسرتمان هەبووە لە شاری ئۆتۆبۆری لە کرواتیا گروپی پاییز 2 ساڵ بۆ 3 ساڵ بەشداری گەورەی کردووە لە فیستیڤاڵێکی زۆر نێونەتەوەی گەورەیە کە ساڵانە هەیە و فیستیڤاڵە لە فیستیڤاڵی فەجر نێودەوڵەتی فەجر لە وڵاتی ئێران دوو جار با بڵێن بەشداریمان هەبووە لە فیستیڤاڵی گەورەی نێونەتەوەی مەغریب کە ساڵی پار بوو لەوێ میوان بووین فیستیڤاڵی فاس لەوێ بەشداریشی باشمان هەبوو بە نەتیجەیەکی زۆر زۆر جوانەوە کۆمەڵک میلەتی زۆری لێبوو بەڕاستی و چەندینی ترێ سەر ڕەنگە لە نوێترینمان بۆ بکەم نوێترین کارمان نوێترین کارمان بە بانگێشتێکی فەرمی بۆ فیستیڤاڵی موسیقی نەواحی ئێران کە لە شاری سنەی خۆشەویست بەرگوزارە بێ گروپی موزیشی پاییز میوانداری کراوە بە کۆنسرتێک لەوێ کاری کۆنسرتێک بکەین و میوانی ڕسمی فیستیڤاڵەکەین کە فیستیڤاڵێکی گەورەیە لەسەر موزیکی گەلان و با بڵێن کورد بە تایبەتی قسە ئەکەن کە لە کۆمەڵێک پرۆفیسۆر لە فەڕەنساوە داوت کراوە هونەرمەندی گەورە شەهرامی نازری تایە بەشدارە مۆزیسیانی زۆر گەورە عەلی ئەکبەری مورادی تایە بەشدارە چەندینی تر مامۆستایان قەراخی لەگەڵ کاگنیاز نووری بانگێش کراون کە ڕۆژێکیان هەبێت جان چەند موزیسیانن گروپی ئێمە دە موزیسیانین بەڕاستی هەمومان کۆبنەوە بوو بەڵێ بەڵێ ڕەنگاوە کارەکانمان زۆربەی ئامادەیە بەڵام با بڵین بۆ پرۆڤەی پێش کۆنسرت فترەیشتر دەست پێکەین لەبەرەوەی کاتمان لەبەردەمایە باشە ئەم کارانە بێگومان پەیوەندێکی زۆر باشە بێ هەم بۆ کورد هەم بۆ شخصی بۆ منە کەساتی تایبەتێرێک لە هونەرمەندەکان یا موزیسیانەکان کاتنە ئەو جێگانی تری دەرەوەی کوردستان بەبەس لە کلیپەکانت بکەم هەڵی زۆر جوانت هەیە لە کلیپەکانە بۆ جیاوازتریش دەرەکەوی لە هونەرمەندەکانی کە بەستایلێکی تایبەتی خۆتەوە کێ یارمەتی دەرتە هەم دە بیرۆکەی کلیپەکانە هەمیش لە وێنەگرتنەکان بەڕاستی من لێرەوە زۆر سوپاسی هاوڕێکان بکەم کۆمەڵی هاوڕێی زۆر باشم هەیە هەر لە موزیسیانەکانەوە بگرە هەر لە مۆنتێرەکانەوە هەر لە کامێرەمانەکانەوە ئەوانە هەمویان هاوکارن لەگەڵ منە ئەو کارانە کاری تەنیا من نین بەڕاستی کارێکی گشتی و کاری هەمومانە ئەو هاوڕێیانی کە هۆنراوە مێنێ کە شعر مێنێ بەڕاستی لێرەوە چاویان ماچەکەم ڕێز و حورمەتم هەیە بۆیان بەڕاستی جاری وایە کە ئەمانەیە کلیپەکەین من ئەوڵەتە کەم کارەکەم بەڕاستی کارەکانم هێندە زۆر نین ڕەنگە هەش کلیپێکم هەبێت زیاتر من کاری با بڵین موزیک ژەنینم کردووە کاری مۆسیقام کردووە بەڵام کاری کلیپەکان کۆمەڵک هاوڕێم هەیە کە کامێرەمانی زۆر زۆر باشن دائنیشین گفتوگۆکەین قساکەین بەڕاستی حەزم کردەوە کارانێکی یەکەم کەم بێت و تۆزێک هونەری بێ بەڕاستی ینی خەڵک کە بیبینێت تۆزێک چێژێکی لێ ببینێ ڕەنگە من لەو مەجالی کە خۆم کارەکەم بمتوانێت تاکوسە 5 CD بکەم لەبەرەوەی برادەرەکانم هەمویان مۆزیسیان و هاوکار من بەڕاستی بەس حەزم بەوە کردووە کە کارێک کەم کە کورد بێت بەڵام پوخت بێت باشەواتە لەگەڵەوەی کە سیناریۆیەک دانرێت بۆ کلیپەکانت بۆ بەرهەمە هونەریەکانت هاوکات سەرنجی خۆشتی لەگەڵایە بەڵێ بێگومان بە سەرنجی خۆمی لەگەڵا ئەلبەتە وەکو فەرز نا بەڵام وەکو ڕەیەک یا مەسەن حەزم کردووە ئەمەی تیاابێ ئەوەی تیانە بێ یا ڕەیەکەم ماوە بۆ جوانتری کارەکە بەڕاستی بۆ جوانترکردنی ئیشەکە زۆربەی کات وەکو ئەکتەرێک لە ناو گۆرانیەکانە ڕۆڵە بینیت ئەمە حەزی خۆتە یان
پەیوەندیدارە بەو ڕۆحیەتی خۆت بۆ گۆرانیەکە؟ وەڵاهی شارەخان بەڕاستی کاری کلیپکردن قورساییەک بتێت و نەتەوەیەکەوێتە سەر گۆرانی بێژەکە خۆی. لە زۆربەی کلیپەکانی دنیاە ئێستا زۆربەی گۆرانی بێژەکان خۆیان ئەبێ نواندن بکەن بەڕاستی. ئەگەر نواندنیش نەکەی دڕەنگە مەزەن کارێکی تۆزە کرچ و کاڵ دەرچێ. ئەڵبەتە من لە زۆربەی کارەکانە هەوڵم ماوە کە مەسەرەن کەسێک وەکو کاری نواندن کاری تیا بکات زیاتر ئەرکەکە بەو بسپێرێ لەبەرەوەی کارەکە با بڵین لە هەموو ڕۆیەکەوە کارێکی هوەری بێ. مەسەرەن کلیپەکان ئەوانەی کە کاریان تیا کردووە چ ئەو خانمانە چ ئەو براخۆشەویستانە زۆربەی زۆریان هوەرمەند بوون خۆیان زۆربەی زۆریان ئەکتەر بوون کاریان تیا کردو. ئەمە حەزی خۆتە؟ ئەوە حەزی خۆمە لەبەروی حەزم کردو ئیشەکە تۆزێک با بڵین بە تەواوەتی بۆنێکی هوەری لێبێ لە هەموو ڕێیەکەوە. باشە باگومان لە بەرهەمێکی تر بێ دواتر باز لە هەڵبژاردننی تێکستەکانەکەین و حەزی تۆ بۆ تێکستانێکیەکەیتە بەرهەمە هوەری گۆرانیەکانت. زۆر زۆر باشە. ئەم گۆرانی تر گۆرانیە کە لایلایەیە بۆ مناڵێک کە زۆربەی زۆری هوەرمەندەکان و توانە زۆربەی زۆری ئێمە زۆربەی کات لەلایەن خانمان و گوێمان لێ لە لای باوکێکی شۆ گوێمان با لە لایەن باوکو من لێرەوە بۆ کچە بچکۆلەکەی خۆم پێشکەشە و بۆ هەموو مناڵانی تەمەندرێژ بێت دنیا و کورد بە تایبەتی. زۆر خۆش بفەرمون. ڕۆڵەی خۆشەویست بینایی شانم هێزی ئەژنۆم و هیوای ژیانم هەتا دەیتەوە هەر چاوەڕێ لانکەی مناڵی هەڕا دەژەنم هەمان لای لای نەمامی ژیانە من وێنەی باخەوانم بادم
لایە کۆرپەی شیرینم لایە سەد خۆزگا بە و خۆزگایە دایشی تۆ لێرەبایە چای هەموو لایەک خۆش بێت مندوو نەبن ئینشەڵڵا قەت بێدایکی نابێ دایکیشیم زۆر خۆشە ئەوە گەر هەڵبژاردەیەکت بەمێ لە نێوان موزیک و گۆرانی و کچەکەت و خێزانەکە تا کامیان هەڵبژێری وەڵاهی هەمویانم خۆشەیە بەڕاستی ناتوانم ئەو جیاکاریە بکەم پرسیارێکی زۆر قورسە بەڕاستی و پرسیارێک لە تۆش بکەم ڕەنگە وەڵامێکی وا لا نەبێ بەڵام هەمویان خۆشەویستن بەڕاستی هەریەکەی بە جۆرێک هەریەکەی بە شێوازێک بەڵام خێزان هەموو شتێکە لەبەرەوەی خێزانەکەشم پاڵپشتە بۆ کارە هونەرەکانم بۆ یەکێکە لەوانی کە یارمەتیم زۆرەیەت کاتم زۆر بە دروستەکە ئەمە سەفەر زۆرەکەین بەڕاستی لەگەڵ برادرانە جاری وایە مەسەلەن 10 ڕۆژ و 15 ڕۆژمان پێچێمە کەم خێزان هەیە مەسەلەن ئەو ڕێگایە خۆش بکە بەڵام ئێمە خۆشبەختانە ئەو هاوکاری هەیە لە نێوانمانە دەستەکانتان خۆش بێ پڕ بەرهەم بن ئینشەڵڵا زۆرێک لە خەڵک ئەم ڕایان هەیە و منیش هاوڕام لەگەڵ ئەو ڕایەکە وترێت زۆربەی کارە هونەریە جدیەکان کەمترین لایکیان هەیە لە ناو خەڵکە و کەمترین ناوبانگ دروست دەکەن لە چاو ئەو گۆرانیانەی ترا بەڵام نازانم ئەمە تا چەند دروستە بۆ ئێوە بۆ ئێوەی هونەرمەندان بەڕاستی کۆمەڵگەی کوردی لەگەڵ ئەو پەڕی ڕێزما کە خۆشم فەردێکم لەو کۆمەڵگایە لە ڕووی هونەرەوە شێواویەشی پێوە دیارە بتەوێت و نەتەوێت ئەو شێواویەش بە دەرەجە یەک میدیاکان دروستیان کردووە تۆ ئەتوانی لە ڕێگەیم کەناڵی خۆتەوە کارێکی وا بکەی خەڵکێک دروست بکەی لەسەر مەسەلەنەوەی کە جۆ لە چی بگرێت بەڕاستی من ناڵم بە هەموو مجتەمع هەموو کۆمەڵگا جۆ لە ستایلێک لە جۆرێک کاری هونەری بگرن بەڵام لەگەڵەوەشە ئەو کارانەی کە بڵاوە بنەوە تۆ ئەبێت با بڵین لە وڵاتەکانی ترا لە دنیای ترا ئەوە هەیە ئەبێت کارێک بێ مەسەلەن شتێک لای خەڵک بەجێ بێڵێ ئەبێت کارێک بێ ڕوویەکی سیمایەکی جوانی هونەری نەتەوەکەی خۆتی پێوە دیار بێت ئەم جۆرە ئایتم و پەروەردەکردنە ئەرچی یەکەمی لەسەر میدیاکانە بەڕاستی
ئەو کاتێک کە تۆ میدیا ئەو پەیامی زۆر بە جوانی گەیان بە دروستی گەیان کۆمەلگایەکی دروست کۆمەلگایە گەتوانی کە مەسەلەن دروستانە شتەکان ببینن هۆشیارانە شتەکان ببینن ئەو کاتە شتی ناشرین و شتی جوان جیاب بکرێتەوە هەموو شتەکان بەڕاستی نێمە ناڵی ناشینە هەمووی جۆرێک جوانی خۆی هەیە بەڵام جوانترینیش هەیە لەبەرەوە ئەوە ئەرچی میدیایە بەڕاستی ڕەنگە هەموو کەسێک بتوانێت کۆمەڵێک کار بکە بەڵام ئایا ئەو کارانە تا چەند لای خەڵگەمێنێتەوە بەڕاستی وەکو تۆ ئاماژەت پێکرد بەداخەوە ئێستاوای لێ هاتۆ کاری جددی کارێک کە بۆنی هوەری لێبێ کارێک کە مەسەلەن جیاوازیش هەبێ لەگەڵ ئەو کارانەی کە ڕۆژانە هەیە جۆگری کەمترە خەڵک کەمتر پەرۆشێتی بەڵام لەگەڵەوەشە خەڵکی تایبەتی خۆی هەر هەیە مانەوەشیان ئەوان زیاترە تاکۆوانی کە با بڵین ئەو کارانن کە بە ناجددی لە قەڵەمیرێن باشە کاتی پرۆگرامەکە زۆر کەم بۆتەوە هەرچەند قسەمان زۆر مابوو لەسەر هەڵبژاردننی میلۆدیەکان و هەڵبژاردننی تێکست وە کۆمەڵێک پرسیاری تریش بەڵام بە ئەوی فریای دواگۆرانی بکەوین دوا قسەی تۆ چییە؟ دواوتەی من لێرەوە سوپاسی کەناڵی NRT و جەنابی شتەکەم زۆر سپاس دەکەم سوپاسی ئەو برا کامێرەمانانە سوپاسی ئەو دوو هاوڕێی خۆشەویستە مامۆستا بڵند قراخی و کاک میران بە خێراتنی و میوانە جوانانە ئاکەم دوا گۆرانیشمان گۆرانیە کە بۆ گۆرانیشی هونەرمەند کاروان عوسمانە کە بۆ شاری سلێمانی وتراوە منیش لە بەرەوەی خۆم مناڵی ئەم شارم هەموو شارەکانی تریشم خۆشێ بەڕاستی ئەم گۆرانی پێشەشکەین بە سلێمانی هیوادارین سلێمانی هەمیشە بە جوانی بمێنێتەوە هیوادارین سلێمانی هەمیشە ئارامی بێت هەمیشە وابێت شارەکانی تر سەیری بکەن کە ئەو ئارامیە چییە کۆمەڵێک بەشێوی و ناخۆشی و کۆمەڵێک شت دروست بوو بەڕاستی هیوادارین ئەم شارە جوانەمان لێ نەشێوە هیوادارین ئەم شارە هەروە بە سەر بڵندی بمێنێتەوە کە هەر سەر بڵند بووە دەستەکانت خۆش بە کاک نەژادگیان سپاس بۆ هاتنێت سپاس بە قوبوڵکردنی میواندارەکە سپاسی مامۆستا دەست پەنجە شیرینیان ناکەم کاک بڵند و کاک میران بە خێراتنی میوانە جوانەکانەکەم ماندوو نەبن لەگەڵمانە تەوەری ئەم ئێوارەی پێشکەشکرا تا سبێنێ لە دۆ ڕۆژە پێتانەکەمەوە هەر شاد بن سپاردەی خوابن خواتان لەگەڵ
چاوە حەزم ناکرد بستێ خاکی سلەیمانی جێگەم وایە نەک غەریبی بێڕەحمانە دڵی تەنگی خاش کردە حەزم ناکرد بستێ خاکی سلەیمانی جێگەم وایە نەک غەریبی بێڕەحمانە دڵی تەنگی خاش کردە ئاوارای کۆترێکە بەهێلانە سلەیمانی ژینم بێت و دەریایەکە بێکانارە سلەیمانی دەربادەری گەڵاوەریوی پاییزە هەتاکو دنیا دنیایە ناگاتەوە دەستی بەهار سلەیمانی دەربادەری گەڵاوەریوی پاییزە هەتاکو دنیا دنیایە ناگاتەوە دەستی